جارێ لەو فریزەی بکڕە زۆر خۆشە جانە داهام گۆتم ڕۆیشت جانە زانیتیان ئەندە جیرانەی زۆرم نیا خۆش دەوێت ماریشم خۆت زانی لە پشتمانە بڵک دەسمە وێ دوایان دەسمە لای ئەو بەری و یەکسەری پاش ئەوە سەعاتەشکە دیبەوە تا داهامیش ڕۆیشتە باشە نەڕۆیشتێ نا ئیشە بوو نەڕۆیشتێ لە پێش دەکەی قسە دەکا بۆ موبایلی زوو دێبەوە وەرە وەر کاکە بۆ ورم تەلەفۆن دەکەیت چۆ لە هۆستای وەڵڵاهی گوتم نییە هەندێک پیرۆزبایی لە جیرانان بکەم سادی ساسیرەوە دەگات لە دەقەشکە دەڕۆین ئێکورە دەزانم ڕەحبە لە ئیمانەت ئەوانش جیرانن پێویستیان بە منەیە هەر نیو سەعاتەکەوی یەکسەتینەوە ئەو مەلام تێگەیاندیە ئەو مشکلی ئامۆزیەکان حەل دەکەن باشە باشە خەڵ جێژنان نەدامێ کوڕم جێژت دۆچێت و گەورە بووی حیداینده وەرە چکولێتی مکلێتت باشکە کتەوە سەر خەڵ حیدانی دەبم ئەدی خاڵ خێسوورەکە وەگرە کوڕم مەمنونی وەیوە مەمنون بم وەک لە بەرازی دەم قسە چییە؟ حیدانی دەبم سوحبەت لەگە دەکەم کاکەجان چ تووڕە دەبیتن گاڵتە دەکە گاڵتە لە خۆتان بڕە قسەی خۆش بکەنە من دێمەوە باشە سادی جانا بە قوربەوە سیروان دەگاتە جێ ئێستا دەڕۆین باش عالم بۆ جژنە تەلەفۆنی زۆر دەکەن ئەلو سعدی چۆنی کوڕە قەوماوە چ قەوماوە سعدی کەمێکی ترە بێ بگەیتەوە ماڵەوە میوانەکان وایەن کورۆتو بەڕاستە کوری ڕەزوان بەزازی لە چێ دەریە لە تەواڵی ئەو هاتم بە قوربان دەم ئەو هاتم بە وا سادی چ بووە؟ کوری ڕەزوانی لەگەر مە ئیش دەکاتن ئیشی قماشی دەکاتن کوڕەکەی بۆ سبێنێ دامی کردیا ئەوە چ بوو؟ بەیانیەکەی یەک دەمرێ ئێستا یەک دەعم دەکا؟ چ بکەی کاکە یعنی جێژدان نابێ خەڵک دەعم بکەن ئەزەوتە بەیە بڕۆی ئەلو والله سادی بۆ سیروان دەگاتە جێ بە قوربان کوڕە کاکە چاوەکە برادرم ڕاح بەڕۆ نەگەر با بڕۆ بیت ئەدی زەنگتەن نیو سەعاتە بە سادی نیو سەعات زیاتر نەبی نیو سەعات زیاتر پێچ و بێ وەڵڵاهی ئەتویە ساحیب قسەی خۆ دەبڕۆم تەلەفۆن و سیروان دەکەم نیو سەعات داخل بەکە باین دەبم زۆرەوە خۆشم دەوێ هەر بژین دانیشت دادی لۆ من ناوسەلاجەکەتی دەیە سیروان بە قوربان نیو سەعات تاخیر دەبین چی وەی نییە بەس تاخیر دەبین نیو سەعات ڕاگرە باشە بە قوربان دای لە بڕنیا لێ بکە باش لێ دەست خۆش خواحافز دایمە تووشی ئەو حرازانم دەکات ئەو کابرەیە ئەو سعدیە بەشی هەر نەهاتە ئێستا چێوە بچم بەس بە چێن دەێ لەولایە دەهام لەولایە بێژان نازانم چ بکەم نازان بڕوو لە چێ بکەم کورە بابە پەیوەندی بە ڕەشیدی بکە ڕەشید حەلەک لێ بکاتن کۆ حەلەی لە بۆ دانەم و نەجەعەتی لەینا هەر دەبی ئەوش حەل بکە ئەم بخۆما لە چ باشم هەیە بە خۆم دەزانم چ دەکەم ئەلو ڕەشید جێژنت پیرۆز بێ ڕەشید جان بە قوربانتم هانام لۆ تو هینایە لە چێن دەری بە قوربانت دەمم جاری واز لە پیرۆزبایی ماران بینە یەک ئیشی زۆر مهم پێێتە لە لای مارەی هەر ئێستا دێمەکەن زۆسایی دەکەی لای مارە خۆتان کورە ئیشم پێێتە ئیش ئیدەوەرە کورە نەجەعەتی چ دەوەرە بە قوربان دەبم زۆسایی دەکەی پژمارە خۆتان وەرە وێندەری ئەوە هاتم